مێژووی شاری خانەقین دەگەڕێتەوە بۆ 3500 ساڵ پێش زاین کە بە یەکێک لە دێرینترین و کۆنترین شارەکانی کوردستان و عێراق دادەنرێت. لە جەنگی جیهانی دووەم 1939 1945 سێ هێز هاتە ناو خانەقین: هێزی سوپای پۆڵەندی، هێزی سوپای بەریتانی لەگەڵ هێزی سوپای هێندی کە هاوپەیمان بوون لەگەڵ هێزەکانی وڵاتانی هاوپەیمانان بە سەرۆکایەتی ئەمریکا، بەریتانیا، یەکێتی سۆڤێت. ئەم سێ هێزە بڵاوەیان پێکریا لەسەر سنووری ئێران کە مەترسی ئەوەیان بوو تووشی جەنگ بن لەگەڵ وڵاتانی هێزەکانی تەوەر بە سەرۆکایەتی ئەڵمانیای نازی، یابان، ئیتالیا. ئەوەی جێگەی باسە یەکێک لە سەربازەکانی سوپای پۆڵەندی وا دیارە پەیکەرتاش بووە و ئاڵای وڵاتەکەی نەخشاندووە لەسەر شاخی کەڵات لە خانەقین تاکو بەڵگەیەک ڕاست و دروست بۆمان بەجێ بهێڵێ کە سوپای پۆڵەندی لە جەنگی جیهانی دووەم لە خانەقین بوون. سوپای پۆڵەندی لەبەر ئەوەی ئەم شوێنەیان هەڵبژارد چونکە ئەم ناوچەیە سنوورە لەگەڵ ئێران. سوپای پۆڵەندی لەگەڵ سوپای بەریتانی لەگەڵ سوپای هندی هاوپەیمان بوون لەگەڵ وڵاتانی هاوپەیمانان بە سەرۆکایەتی ئەمریکا و بەریتانیا و یەکێتی سۆڤێت کە مەترسی ئەوەیان بوو تووشی شەڕ بن. ئەم سێ هێزە بڵاوەیان پێکریا لەسەر سنووری ئێران، مەترسی ئەوەیان بوو تووشی شەڕ بن لەگەڵ وڵاتانی تەوەر بە سەرۆکایەتی ئەڵمانیای نازی، یابان، ئیتالیا. نەخۆشی تاعون بڵاو بوو لە نێوان هێزەکانی سوپای پۆڵەندی و ئێستا ئەم شوێنە گۆڕستانی پۆڵەندیەکانە کە بەناوبانگە بەم ناوە نەخۆشی تاعون کاتێ بڵاو بوو لە نێوان سوپای پۆڵەندی و 438 سەربازیان کۆچی دوایی کرد و گۆڕەکانیان هەتاکو ئێستا ماوە کە ئێمە لێرەین و لە سوپای بەریتانی 2 سەرباز و لە سوپای هندی 98 سەرباز. بەڕاستی سەفیری پۆڵەندا بەڵێنی بە ئێمەدا وتی بودجە بۆی تەرخان دەکەین، دووبارە سەرداندان دەکەین. یەک جار دوو جار سەردانی ئێمەیان کرد لەگەڵ مۆزەخانە، هەروەها هاتن بۆ شوێنەکە هەموو شتێکمان پیشانیاندا، هەروەها ئاسەواری گۆڕەکان چەند پارچەیەکمان هەتا بردووە بۆ مۆزەخانەکە. لەوێش ماوە کە لە مۆزەخانەی خانەقین شوێنێک هەیە پێ ئەڵێن جەناحی پۆڵەندیەکان لەو شوێنە. بەڕاستی ئەوان بەڵێنیان بە ئێمەدا وتیان هەموو شتێکدان بۆ ئەەکەین، بەڵام زۆر بەداخەوە هەتاکو ئێستا هیچ نەکراوە، وەکو ئەیبینین شوێنەکە پشتگوێ خراوە لە هەموو ڕوویەکەوە. گۆڕێکێک گۆڕەکان پۆڵەندیەکانە ئەمانە ڕۆژ بە ڕۆژ دا ئەبەزیە و نامێنێ زۆر بەداخەوە تەمەشاکەی ئێتر بۆ وەکو ئەمانە کشتی چۆسە ناو خاکەکە. بەڕاستی ئەمە ئاسەوار ئەبێ دوای چی؟